سەرڕای بڵاوکردنەوەی هێزێکی ئەمنی زۆر خۆپشاندان لە ناوچەرگی پاریسی پایتەخت و زۆرێک لە شارە جیاوازەکانی فەڕەنسا دژی کوژرانی گەنجێکی تەمەن 17 ساڵان بەڕێوە چوو. شەوی ڕابردوو هێزە ئەمنیەکانی فەڕەنسا هەڵمەتێکی دەستگیرکردنی خۆپشاندەرانیان بەڕێوە بردووە و 790 کەسیان لە شارە جیاوازەکان دەستگیر کردووە کە بەشێکی زۆریان لە شەقامی شانزلیزەی پاریس بووە. تا ئێساش بە گشتی ژمارەی دەستگیرکراوان دەگاتە 2400 کەس. جیرال دارمانین وەزیری ناوخۆی فەڕەنسا ڕایگەیاند بۆ کۆتایێنان بە بارگرژی و ناڕەزایەتیەکان 45,000 پۆلیس و هێزی ئەمنی لە سەرتاسەری وڵات بڵاویان پێکراوە. هاوکات دۆبۆنت مۆریتی وەزیری دادی فەڕەنسا ڕەشێوەی لە خەڵک کرد ئەو کەسانەی تەمەنیان لە 17 ساڵ کەمترە دایبابیان بە 2 ساڵ زیندانی و 30,000 یۆرۆ پێبژاردن سزا دەدرێن بەو پێی ڕێگە دەدەن منداڵەکانیان شەوان لە دەرەوە بمێنەوە و نازانن بۆ کوێ دەچن. سەرڕای ئەو ڕێگری و هەڕەشانش خۆپشاندان و ناڕەزایەتەکان بەردەوامیان هەبوو لە پاریس و نیس و لیۆن، هەروەها ستراسبۆرگ، ڕان و مۆنلیسۆن. خۆپشاندەران بە بەرد و یاری ئاگرین و مۆتۆلۆڤ هێرشیان کردوتە سەر هێزە ئەمنیەکان لە بەرامبەریشدا هێزە ئەمنیەکان بە گازی فرمێسک ڕێژ بڵاویان بە خۆپشاندەران کرد. کەناڵی BMF TV فەڕەنسای یاشکرای کردووە شەوی ڕابردوو لە ڕوبەڕووبوونەوەکاندا زیاد لە 1300 ئۆتۆمبیل سووتێنراون و ئاگریش لە 234 باڵەخانە بەردراوە. برۆنۆ لۆمێر وەزیری دارایی فەڕەنساش ڕایگەیاند زیاد لە 700 فرۆشگا و خواردنگە و لقی بانکی تاڵانکراون یان سووتێنراون. سەرڕای هەموو ئەوانە شەوی ڕابردوو بەراورد بە 4 شەوی پێشوو دۆخەکە هێورتر بووە. بڕیاریشە قەدەغەی هاتوشۆی شەوانە کە بۆ کۆتایێنان بە خۆپشاندانەکان لە 20 شاری فەڕەنسا خراوەتە بواری جێبەجێکردنەوە بەردەوام بێت. لەگەڵ بەردەوامی خۆپشاندانەکان ئێوارەی ڕۆژی شەممە تەرمی نایل میم ئەو گەنجە تەمەن 17 ساڵە بە ڕەچەڵک جەزائیرەی سێشەمەی ڕابردوو لەلایەن پۆلیسەوە کوژرا لە ڕێوڕەسمێکدا بە بەشداری سەدان کەس و لە گۆڕستانی ڤالیریان بە خاک سپێردرا. تەرمی نایل سەرەتا برایە مزگەوتێکی ناوەڕاستی شاری پاریس و دواتر لە دۆخێکی بار گرژاویدا بەرەو گۆڕستان برا. سەرڕای ئەوەی کەسوکارەکەی داوایان لە دەستگاکانی ڕاگەیاندن و گەنجان کرد ئامادە نەبن، بەڵام ئەوان سوور بوون لەسەر ئەوەی ئامادەی ڕێوڕەسمەکە بن.